بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. دوای نزیکەی مانگێک تاوکوێستان نەتوانراوە کۆمیتەی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان پێک بهێنرێت لە کۆبوونەوەی مانگی ڕابردووی نێوان لایەنە سیاسیەکان و بەشێک لە لایەنە سیاسیەکان و مەسعود بارزانی بڕیاردا بە پێکهێنانی کۆمیتەی ڕیفراندۆم، بەڵام تاوکوێستان نەتوانراوە کۆمیتەکە پێک بهێنرێت. بە میوانداری بەڕێز قادر عەزیز ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان باز لە پرسی ڕیفراندۆم و دۆخی هەرێم دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. نزیکەی مانگێک بەسەر دانیشتنی بەشێک لە حیزبەکان و بارزانیدا تێدەپەڕێت کە 4 خاڵی بۆ ئامادەکاری سەبارەت بە ڕیفراندۆم لە خۆگرتە بوو، بەڵام هیچ کام لە خاڵەکان تا ئێستا جێبەجێ نەکراون. لە کۆبوونەوەی بەشێک لە لایەنەکان و بارزانی کە لە سەرەتای مانگی ڕابردوو بەڕێوە چوو، ڕۆژی 25 ئەیلول وەک ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆم دیاری کرا. لە کۆبوونەوەکە جگە لە دیاریکردنی ڕۆژەکە 3 بڕیاری دیکە دران. تاوەکو ئێستاش بەهۆی ڕای جێ حیزبەکان لەسەر ئەنجامدانی پرۆسەی ڕیفراندۆم نەتوانراوە خاڵەکان جێبەجێ بکرێت. بە پێی بڕیاری کۆبوونەوەکە دەبوو تاوەکو 12 مانگی ڕابردوو حیزبەکان نوێنەری خۆیان بۆ کۆمیتەی ڕیفراندۆم دیاری بکەن کە لەلایەن بارزانیەوە سەرپەرشتی دەکرێت. ئەو حیزبانی بەشداری کۆبوونەوەکەیان کرد، بەشێکیان تاوەکو ئێستا نەیانتوانیوە نوێنەر بۆ کۆمیتەکە ئامادە بکەن، بەو هۆیەوە کۆمیتەکە دەست بەکار نەبووە. وێ ڕای ئەوەی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان هەر لە سەرەتاوە بەشداری کۆبوونەوەکەیان نەکرد. لە بڕیارێکی دیکەی کۆبوونەوەکە داهاتووە کار دەکرێت بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. تاوەکو ئێستاش هیچ هەنگاوێکی کردانی نەنراوە بۆ پرسی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. لایەنە سیاسیەکان ناکۆکن لەسەر شێوازی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان، بە بێ پەرلەمانی کوردستانیش ناتوانرێ ڕیفراندۆمێکی سەرکەوتوو ئەنجام بدرێ، چونکە پرۆسەکە پێویستی بە یاسایەکی تایبەت بە ڕیفراندۆمە. لەلایەکی ترەوە لە ڕاگەندراوی کۆبوونەوەکە داهاتووە جەخت لەسەر باشکردنی بژێوی هاوڵاتیان کراوە، بەڵام تا دێت دۆخی ژیانی خەڵک سەختتر دەبێت و حکوومەتیش ئامادە نیە پێداچوونەوە بە موچەی فەرمانبەراندا بکات سەرەڕای بەرزبوونەوەی نرخی نەوت و زیادبوونی داهاتەکانی هەرێم. لایەنەکان لەسەر پرسی ڕیفراندۆم بوون بە دوو بەشەوە. بەشێکیان پیان وایە ئەو پرۆسەی ئەمڕۆ بەناوی ڕیفراندۆمەوە لە هەرێم بانگەشەی بۆ دەکرێت بەبێ پلان بەڕێوە دەچێت و هەرێمی کوردستان ناگەێنێت بە سەربەخۆیی. بەو پێی ڕیفراندۆم پێویستی بە یاسا و کاڕاکردنەوەی پەرلەمان و تەبایی نێوخۆی و باشکردنی ژیانی هاوڵاتیانەوە هەیە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاقادر زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، دوایین هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مەسەلەی ڕاپرسی چییە؟ یەکێتی چاوەڕوانی کاراکردنەوەی پەرلەمانەکە. بەڕاستی چونکە لەوە زیاتر ناکرێ ئەم پرسا هەنگاوەکان بەبێ کاراکردنەوەی پەرلەمان درێژیان پێ بدرێ، چونکە ڕاستە کۆمیتەی حیزبەکان گرینگە، ینی حیزبەکان، بەڵام لە هەموو حالەتێک حیزبەکان یارمەتی دەرن. یعنی لە پرۆسەی ڕیفراندۆم کە دەبێ بە یاسا بکرێ، دەبێ پەرلەمان بەم کارە هەڵسێ، یعنی ئەرچی حیزبەکان زیاتر یارمەتی دەرن، زیاتر ئەوەیە داوا لە ئەندامان و لایەنگران و یعنی هەوادارانی خۆیان دەکەن کە بەشداری لە پرۆسەکە بکەن و خۆشیان هاوکاری پەرلەمانەکەن بۆ ئەوەی پەرلەمان لە ئەرکەکەی سەرکەوتوو بی. یعنی پەرلەمان ینی کۆمیسیۆنی هەڵبژاردن، یعنی حزب لە کوردستان خۆ ڕیفراندۆم بۆ خەڵک ناکە. لەبەرەوە یەکێتی چاوەڕوانی کاراکردنەوەی پەرلەمانەکە هەر بۆ ئەوەش نوێنەری خۆی لە کۆمیتەکە دیاری نەکردووە. بەڵێ،
یعنی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ مەسلەی بەشداریکردن لە پرۆسەی ڕاپرسی مەرجی هەیە یاخود بەلاتەنەوە بە چ بنەمایەکانی بەشداری ئەم پرۆسەیە دەکەن؟ خۆی ناکرێ بگوترێ مەرج بەڵام دەگوترێ دەکرێت بگوترێ کە ئەم پرۆسەیە ئەم پرسە بەبێ یاسا ناکرێ ئەنجام بدرێ چونکە هیچ شەرعەتی نابی یاساش دەبی لە پەرلەمان دەربچی بۆ ئەمە دەبی پەرلەمانیش کارا بکرێتەوە ئەمە خاڵێکە کە پرانسیپێکە کە یەکێتی بە جددی پێی لە سەدا دەگری خاڵێکی تر کە لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بڕیاری لێدرا کە بەبێ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان وەک بەشێک لە ریفراندۆم هیچ مانایەک بۆ ریفراندۆم لە هەرێمی کوردستان نامێنێ چونکە تۆ ناتوانی بە ناوی ریفراندۆم خاچی باشووری کوردستان پارچە بکەی ئەمە دەدەسەڵاتی هیچ کەسێک نییە بە تایبەتی ئێمە چەندین ساڵە باز لەوە دەکەین کە کورد شۆڕشەکی لەسەر کەرکووک داناوە ئەو هەموو قوربانیەی داوە نیوەی خاچی کوردستان ئێستا کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانن یعنی ناکرێت تۆ بە فەرمی بە دەستی خۆت بە بڕیاری خۆت واز لە نیوەی خاچی هەرێمی ئەوەی دەسەڵاتی هیچ کەسێک نییە هیچ حزبێک هیچ پەرلەمانێک هیچ کەسێک نییە لەبەرەوە یەکێتی ئەم پێداگریەی هەیە پێداگری لەسەر ئەم مەرجانە دەکاتەوە ئەمە لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بەڕوونی بڕیاری لێدرا بەڵێ بەڵام کاک قادر بەڕستان ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ڕای مەکتەبی سیاسی جیاواز نییە لە ڕای ئەنجومەنی سەرکردایەتی یاخود ئێستا یەکێتی نیشتیمانی یەک ڕاو یەک بۆچوونی هەیە دەربارەی مەسەلەی ڕاپرسی نا لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەک گڕا بڕیاری لێدرا یارە جیاوازی ڕاو بۆچوون ئاساییە بەڵام کاتێ لە کۆبوونەوەکان بە زۆرینەی دەنگ تۆ دەگەیتە بڕیارێک و بڕیارەکە لە ڕاگەاندراوێکی فەرمی بڵاو کرایەوە ئەمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمە دوا بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستانە لەو بارەوە ئێستا هیچ جیاوازێک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە نییە بەڵێ کەواتە سەبارەت بە دیاری نەکردنی وەفدەکە بڵێن ئەندامی ئەو کۆمیتەی ریفراندۆم ئێوە تاوەکو کەی ئەم ئەندامە دیاری ناکەن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەبوایە لە 12ی مانگی ڕابردوو بەپێی کۆبوونەوەی نێوان بەشێک لە نای سیاسەکان لەگەڵ بارزانی پێک بات بێ بەڵێ وەک باسم کرد یەکێتی چاوەڕوانی کاراکردنەوەی پەرلەمانەکە ئێستا لە دوای جەژن خولێکی تری کۆبوونەوەکان دەست پێ دەکا ئەگەر ئەم خولە سەرکەوتوو بێ لە کاراکردنەوەی پەرلەمان بە دڵنیاییەوە کۆمیتەکەش دروستەکرێ حزبیش دەبێ بە هاوکار بۆ پەرلەمان و پەرلەمانیش بە ئەرچی خۆی هەڵەسێ و پەرلەمانیش یاسا دەرەکا و پرۆسەی ریفراندۆمیش بە یاسا ئەنجامەدرێ یعنی پرۆسەکە دەخرێتە سەر سکەی سروشتی خۆی بەڵێ کەواتە ئەوەندەی کە من لە پەیامەکەی بەڕێز دەیخوێنمەوە تاوەکو پەرلەمان کارە نەکرێتەوە ئێوە ئەندامی کۆمیتەکەتان دیاری ناکەن تا ئێستا وا بووە بەڵێ باشە دەمەوێت ڕای یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاری کراوی ئێستا ڕای ئێوە لەسەر مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان چییە؟ ئایا جیاوازە لە ڕای پارتی؟ ڕێی یەکێتی ڕوونە کە پەرلەمان دەبێت بەبێ مەرج کارا بکرێتەوە و پەرلەمان دەبێت بە هەموو ئەرچی خۆی هەڵسێ ئەرکەکانی پەرلەمانیش بەپێی پەیرەوی ناوخۆی پەرلەمان بەپێی یاسا و ڕێساکان دیاری کراوە ناکرێت تۆ پەرلەمان کارا بکەیەوە بەڵام تۆ بۆ خۆت ئەرچی بۆ دیاری بکەی لایەنێکی سیاسی ئەرچی بۆ دیاری بکە ئەمە دیارە یەکێتیش لەگەر ئەوە نییە فراکسیۆنی یەکێتیش لە پەرلەمانی کوردستان من بڕوا دەکەم هیچ پەرلەمانتارێک لەگەر ئەوە نییە تۆ داوای لێ بکەی وەرە پەرلەمان کارا بکرێتەوە بەڵام تۆ دەست بۆ ئەم پرسانە مەبە ئەمە ئەو کاتە ناکە کاراکردنەوەی پەرلەمان یعنی پەرلەمان
دەبێ وەکو خۆی لە چێ بەڕاستی داخرا لە چێ پەخرا لەوێ کارا بکرێتەوە لەوێ گرێ بدرێتەوە و ئەو دەستەی سەرۆکایەتی کە پەرلەمانی بەڕێوە دەبر بگەڕێتەوە و کۆبوونەوەکان بە ئاسایی بەڕێوە بچی و پەرلەمان بە ئەرشی یاسایی و ئەرچی سیاسی خۆی هەڵسی لە کوردستان وەک باڵاترین دەسەڵاتی یاسایی و یعنی مەرجەعی یاسایی و سیاسی لە کوردستان ئەمە کاراکردنەوەی ڕاستەقینەی پەرلەمانە هەر ئەمەش وا دەکات تۆ جدیبی لە سەرخستنی پرۆسەکە ئەجینا بە مەرج و مەرجکاری و بەما لە پەرلەمان کارا دەکرێتەوە و نە کەسیش بەمە ڕازی دەبی بەڵێ سەبارەت بە مەرج بە بۆ چوونی ئەوەندەی کە خوێندنەوەتانە بێ ئەوە پارتی دموکراتی کوردستان ئێستا مەرجی هەیە یاخود لە بەرامبەردا لایەنەکانی ترە بەتابەتی بزوتنەوەی گۆڕان کە سەرۆکی پەرلەمانی هەیە و کۆمەڵی ئیسلامیش سکرتێری لایە پێتان وایە ئەوە کێ بربەستەوە ئەوە کێ مەرج دادنێت بۆ مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان ناخۆی تا ئێستا مەرجەکان پارتی دایناوە یعنی ڕاستە پارتی لەو دوایە بە بەراورد لەگە هەڵوێستەکانی پێشووی باش هاتۆتە پێش بە تایبەتی بەشێکی لەژێر فشاری شاندی باڵای یەکێتی ئەوە بەشێکیش خۆی گەشتا و قەنەعاتەی کە پەرلەمان بەو شێوە کارە ناکرێتەوە بەڵام دیسان هەندێک شت ڕوون نییە هەندێک مەرجی ماوە مەسەلە ئەوەی هەرچەند بە فەرمی نییە ئەو مەسەلە بەڵام تا ئێستا ڕوون نییە ئەوان ئەو ڕازی دەبن ئەو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان تا خولی ئایندە تا هەڵبژاردننی ئایندە بەردەوامە بی دوو تا ئێستا وەکو ئەمە دەیبیسین هەرچەندە ئەمەش بە فەرمی نییە بەڵام گوایە پارتی داوا دەکات کە دەبێت پەرلەمان دەست بۆ گۆڕنی سیستەمی حکومڕانی نەبا و دەست بۆ هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم نەبا ئەمە لە کۆبوونەوەی حزبەکان گوایە قسەی لێکراوە لابەلا باسەکرێت بەڵام بە فەرمی تا ئێستا ئەمە ئەم هەڵوێستانە ڕانەگەیەندراون گۆڕان هیچ بەڕاستی پێشنیارێکی کاراکردنەوەی پەرلەمانی ڕەت نەکردوتەوە ئەوەندی ئەمە ئاگادار بین لە هەڵوێستەکانی گۆڕان هەڵوێستی گۆڕان کۆمەڵ ڕوونە لەمە بەڵام ئەوان ڕازی نابن بە مەرج پەرلەمان کارا بکرێتەوە من باسم کرد یعنی پەرلەمانتارەکانی تریش ڕازی نابن بە مەرج پەرلەمان کارا بکرێتەوە یعنی تۆ پەرلەمان کارا بکەی و بەڵام داوای لێ بکەی کە هەندێ ئەرکەیە دەبێ ئەنجامی یان دەبێ دەستی بۆ نەبا ئەمە لە چه شتی وا هەیە باشە بەوە چوونی بەڕێزت کە بەڕێستان ئەم ئەزمونتانەیە پێشتر ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستانیش بوون ئەو یاسای سەرۆکایەتی هەرێم کە پەرلەمانی لەسەر پەکراوە پێ دوایە دەبێت جارێکی تر پەرلەمان دەستی بۆ باتەوە یاخود وەکەوەی کە بەڕێز دەڵێی بەند بە شێوی نافەرمی داواکراوە کە واز لەم پرسە بێنێت دەکرێت پەرلەمان واز لەم پرسە بێنێت وەکو گوتم یعنی پەرلەمان دەبی بە تەواوی ئەرچی یاسایی خۆی هەڵسی ئەمەش مەسەلەی گۆڕنی سیستەم مەسەلەی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بەشێکە لەم ئەرکانەی پەرلەمان بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە بەڕێز وتت ئێوە چاوەڕێی کاراکردنەوەی پەرلەمان و چاوەڕێی ئەوەن کە وتوێژی لایەنەکان دەست پێ بکاتەوە یعنی ئەوەی کە بەڕێستان زانیاریتان هەیە ینی کۆبوونەوەکان چۆن دەست پێ دەکەنەوە کە بەڕێز دەڵی وا بریارە کۆبوونەوەکان جارێکی تر دەست پێکەنەوە لە نێوان کێدا دەبێم کۆبوونەوەنە بەڵێ بەهۆی ڕەمەزان و جەژنەوە بەڕاستی پشوەکان کۆبوونەوەکان وەستێنرا ئێستا دوای تەوابوونی جەژن هەموو لایەک خەریکن خۆیان ئامادە دەکەن بۆ خولێکی تری دانووساندنەکان کۆبوونەوەکان دیارە کۆبوونەوەکان لە بینی یەکێتی و گۆڕان لە بینی یەکێتی و پارتی یەکێتی و لایەنەکانی تر هەمووی بە مەبەستی ئەوە دەبی کە ئەم بربەستانەی بەردەم کاراکردنەوەی پەرلەمان هەڵبژیرێ و پەرلەمان بگەڕێتەوە کاری سروشتی خۆی و ئەو کاتە هەنگاوەکانی ریفراندۆم بە یاسا بکرێ و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان یاسا و ڕێنمایەکانی پەرلەمان جێبەجێ بکەن بەڵێ ینی بۆ چونتان وایە کە ئێستا بەر لە ریفراندۆم پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە سەبارەت بەوەش کە پێتان وایە و کۆمیتەی کە ریفراندۆمی کە پێک دێنێت دەبێت پەرلەمان متمانەی پێبدات یاخود ئاساییە حیزبەکان لە دەرەوەی پەرلەمان
سەرپەرشتی ئەم پرۆسەیە بکەن؟ نا علاقەی بە پەرلەمانی ئەو کۆمیتە حیزبەکان خۆیان پەرلەمان لەو حیزبانە پێکاتووە و بەبێ پشتیوانی ئەو حیزبانە پەرلەمان ناتوانانی لە کارەکەی سەرکەوتوبی. بەڵام بەگشتی لەم جۆرە پرۆسانەوە وا هاتووە کە ئەوەی کە پرۆسەکە ئەنجامەدا پەرلەمانە، ئەوەی پرۆسەکە ئەنجامەدا یاسایە و حیزبەکە کۆمیسیۆنی هەڵبژارنەکان یاسا و ڕێنمایەکان جێبەجێ دەکەن، سەرپەرشتی ینی ڕیفراندۆمەکە دەکەن و ئەنجامی ڕیفراندۆمەکە ڕادەگەیێنن. حیزبەکان ڕۆڵیان پشتیوانیکردنی پەرلەمانە، ڕۆڵیان هاندانی خەرکە بۆ چوون بۆ سەر سندوقی دەنگدان، ئەندامەکانیان کادیرەکانیان هەوادارەکانیان حیزبەکان زیاتر ئەو ڕۆڵەیان هەیە. حیزبەکان لە جیاتی پەرلەمان بە ئەرکەکە هەڵناسن. بەڵێ زۆر باشە. دەمەوێت بەڕوونی ئێستا ڕای ئێوە وەکو یەکێتی نیشتمانی کە بەرەزوتە چاوەڕی کاراکردنەوەی پەرلەمان کەواتە ئەگەر بۆ نمونە لە حاڵەتێکدا تا 25 پەرلەمان کارە نەکراوە یاسای ڕیفراندۆممان نەبوو، ئێوەش بەشداری ناکەن لە ڕیفراندۆم و لەگەڵ ئەو جۆرە ڕیفراندۆمە دانینێوە؟ ناخۆ ڕیفراندۆمەکە خۆی زانین چۆنە، ئەگە پەرلەمان کارە نەکرێتەوە ڕیفراندۆمەکە خۆی ئەنجام نادرێت. چۆن یانێ ئەنجام نادرێت؟ بەبێ یاسا ئەنجام نادرێت، لایەنەکان ڕازینین بەبێ یاسا ئەم پرۆسە ئەنجام بدرێت. بەڵام پارتی دەڵێت چونکە بەڕاستی هیچ شەرعێتێکی ناوی. بەڵێ ینی پارتی بەڵام پارتی لاسی باڵا دەڵێت بەبێ یاساش دەکرێت بەبێ یاسای ڕیفراندۆم ئەم پرسە جێبەجێ بکرێت. ئەوە ڕێی خۆیتی، بەڵام ڕێی بڕیاری یەکێتی ئەوە نییە، بڕیاری گۆڕان و کۆمەڵ و لایەنەکانی تر ئەوە نییە. بڕیاری یەکێتی ئەوەیە کە بەبێ پەرلەمان بەبێ یاسا نابێ ڕیفراندۆم ئەنجام بدرێت. باشە بۆچی پێتان وایە بەبێ یاسا؟ بۆ نمونە جیاوازی چیەگەر یاسامان نەبێ بۆ ڕیفراندۆم و یاسامان نەبێت، ینی ڕۆڵ یاسا دەرکردنی یاسایەکی تایبەت لەو نێوەندەدا چیەکەوە زۆر جەختی لێ دەکەنەوە؟ بەڵێ خۆی بەڕاستی پەرلەمان نوێنەری خەرکی کوردستانە، دەستگایەکی تەشریعی شەرعیە لە دنیا، یعنی دنیای اعتراف بە حزب ناکە، اعتراف بە پەرلەمانی ئەو میلەتە دەکا. لەبەرەوەی یاساش هەنگاوەکانی ئەم ڕیفراندۆمە دیاریەکە، بە یاسا دیاریەکرێ، یعنی ئامانجی ئەم ڕیفراندۆمە چییە و ئەو دەوڵەتەی تۆ دروستی دەکەی کەیە، یعنی چەند دوای ڕیفراندۆمەکەیە. مەسەلەن بۆ نمونە باشووری سوودان دوای 6 مانگ بە یاسا دیاری کرد کە دەوڵەتەکە ڕادەگەیەنی لە کوردستان نابێ ئەم مێژوو، ینی ئەمە مەفتوح بی، نابێ ئەمە مەفتوح بی، دەبێ ئەگە تۆ پێویستیشت بە کاری دیبلۆماسی هەبی دوای ڕیفراندۆم، پێویست بە هەوڵ هەبی، بەڕاستی دەبێ تۆ کاتێک دیاریکەی با ساڵێک بی، بەڵام دەبی تۆ کاتێک بە یاسا دیاریکەی بۆ ڕاگەیانی دەوڵەتەکە. خاڵێکی تر کە زۆر گرینگە شوناسی ئەو دەوڵەتەیە، ئەتوو چ دەوڵەتێک دروستەکەی؟ خەرکی کوردستان دەنگ بە چ دەوڵەتێکە دەن؟ سیستەمی حکومڕانی لەو دەوڵەتە چێیە؟ یعنی ئەگەر دەوڵەتێکی دیموکراسی نەبوو، ئەگەر دەوڵەتێک نەبوو کە خۆشگوزەرانی بۆ خەرکی کوردستان دابین بکە بە دڵنیاییەوە یعنی پشتیوانی خەرکی کوردستان لاوازە بی. خاڵێکی تر دنیای دەرەوەیە، یعنی دنیای دەرەوە دەبێ بزانی تۆ چه حکوومەتێک دروستەکەی، یعنی تەنیا بۆ حکوومەتێکی دیموکراسی پشتیوانی لێ دەکا. ئەوەی جەگە پشتیوانی لێ بکە تا ئێستا وڵاتانی دەرەوە ڕوو نییە، ینی پشتیوانی لێ ناکە، ڕاستە دژت نین. بەڵام هەمووی بە ناوی ئەوەی کە ئەوان یەکێتی خاچی عێراق دەبی بپارێزن، کاتەکەی گونجاو نییە، شەڕی داعشمان هەیە بە شێوەی لە شێوەکان بەڕاستی ڕیفراندۆمی کوردستان ڕەت دەکەنەوە. لەگەر ئەوەش ئەگەر تۆ ئەم هەنگاوە ئەنجام بدەی دەبی بەڕاستی بە دنیا برێ من دەوڵەتێکی دیموکراسی لەو ناوچەیە دروستەکەم، بۆی دنیا پشتیوانی لێ بکە. ئەمانە هەمووی دەبی بە یاسا دیاری بکرێ، نەک بە مەزاجی کەسێک و حزبێک و 2 حزب و 3 حزب. دەبی بە یاسا، پاشان سنووری جوگرافی کوردستان، پاشان کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان، پاشان مافی پێکاتەکانی تر لە هەرێمی کوردستان و لە
کەرکووک و ناوچە دابڕاوەکان دەبی ئەم بە یاسا ئەم مافانە دیاری بکرێ. بەڵێ زۆر باش ئەوەندەی کە بەڕێزت لاسی باڵای یەکێک لە حیزبە باڵازەکانی کوردستانی سەبارەت بە مەسەلەوەی کە بەڕێزت دەڵێت دەبێ یاسامان نەبێ و پێویستمە بەکارکردنەوەی پەرلەمانە تاکو ئێستاەوەی کە پەرلەمان بەم دەستەی سەرۆکایەتی ئێستا کارە ناکرێتەوە ینی بۆچی مەسەلەن حیزبەکە یاخود دڵێن لایەنێک دەترسێت ینی بۆ دەستەی سەرۆکایەتی ئێستا چ مەترسێکی هەیە ئەگەر پەرلەمان بەم شێوازی ئێستا کارا بکرێتەوە و ئامادەکاری بۆ ڕیفراندۆم بۆ پرسەکانی تر بکات؟ یعنی خۆی ئەگەر بە یاسا پرۆسەکە ئەنجام بدرێ پەرلەمان سەرپەرشتی بکە بە دڵنیایەوە لە دەستی حزب دوورەخرێتەوە لەوانەیە لایەن هەبی ئەوەی پێخۆش نەبی. بەڵێ بەس مەترسێکە تەنابە بۆ چوونیەوە ئەوەندەیە کە بۆ نمونە ترسێ لەم سەرۆکایەتی پەرلەمانی ئێستا مەسەلەن مەترسێکە لە چییە لە داهاتوو لە ترسی چی هەیە چی بکرێ بۆ نمونە سەرۆکایەتیە چی بکات بۆیە تاکو ئێستا نەتوانراوە ڕێکەوتن لەسەر بکرێت بۆی پەرلەمان بەم دەستەیە کارا بکرێتەوە و ئامادەکاری بۆ ڕیفراندۆم بکات؟ یعنی ئەگەر جدیەت هەبی بۆ ئەوەی کە ئەو پرۆسە ئەنجام بدرێ و ئەمە هەوڵ بدەین دەبێت شەرعیەتی بۆ پەیاکەین دەبێت ڕەوایی بۆ پەیاکەین یەکێ لە ڕەواییەکانەوەی بە یاسا ئەنجام بدرێ باشە یەکێ لە ڕەواییەکانی تر ئەوەیە تۆ کۆدەنجی لە هەرێمی کوردستان بۆ دروست بکەی و پشتیوانی نێودەوڵەتی و ئیقلیمی بۆ پەیدا بکەی ئەمانە ئەو هەنگاوە گرنگانن کە پێویستە تۆ لەو پرۆسا هەوڵی بۆ بدەیت بەداخەوە تا ئێستا هیچ ئامادەسازیەک بۆ ئەم هەنگاوانە نەکراوە ینی ڕیفراندۆم زۆر جێگەی داخە لە جیاتی ئەوەی کۆدەنجی دروستکە لەو ماوەیە ئێستا بەڕاستی کۆمەڵگەی کوردستانی هەندەی تر دابەش کردووە یعنی هەندەی تر کوردستانی کردووە بە دوو بەرە هەندەی تر پەرش و بڵاوی دروست کردووە تۆ لە کاتێکا پێویستیت بە کۆدەنجیە لە کاتێکا ئەگە دنیای دەرەوەش زۆر پشتیوانی لێنەکەن بەلای کەمی دەبی تۆ فاکتەری ذاتی خۆت بەهێزکەی دەبی نێوماڵی خۆت یەک بخەیەوە دەبی کۆدەنجی دروستکەی دەبی خەڵکی کوردستان بە قەنەعەتەوە باوەڕیان بەو ڕیفراندۆمە هەبی کاتێ باوەڕیان بەو ڕیفراندۆمە دەبی کە قەنەعەت بکەن بۆ سەربەخۆییە قەنەعەت بکەن بۆ دەوڵەتە ئێستا کێشەکە چییە؟ کێشەکە خۆوە نییە خەڵکی کوردستان دژی ڕیفراندۆمە یعنی دوو بەرەیان بە ئەنقەس دوو بەرەیان دروست کردووە هەر کەسێک ینی ڕێیەک دەربڕی ڕێیەکی جیاواز ئەوە تەخوینە کرێەوە نەخێوانە لە کوردستان هیچ کەسێک نەک لە کوردستان لە هەموو دنیا کوردێک نابینیەوە تۆ دژی ڕیفراندۆم بی بە مەرجێک بۆ سەربەخۆیی بی یعنی ئێستا خەڵکێکی زۆر لە کوردستان گومانی هەیە ئەو ریفراندۆمە بۆ سەربەخۆیی بی ئەمڕۆ ستارفۆر کە دەستگایەکی ڕاوێژکاری دەستگایەکی هەواڵگیری دەستگایەکی جیۆسیاسی گەورەی ئەمریکایە باسەکە ئەو ریفراندۆمە بۆ سەربەخۆیی نییە ئەو ریفراندۆمە بۆ داپۆشینی قەیرانەکانی نێوخۆی کوردستانە پێش ئێستا قەیرانی گروپی قەیرانی نێودەوڵەتی کرایسیس گروپ کە گروپێکی نێودەوڵەتی گرینگە لە دنیا گروپێکی معتەبەرە هەمان قسەی ستارفۆرتی کرد هەمان قسەی ستارفۆرتی کرد کە گوتی ئەم ریفراندۆمەی هەرێمی کوردستان بۆ سەربەخۆیی نییە بۆیە خەڵکی کوردستان ناحەق نییە گومانیان هەبی دەبی تۆ ئەو گومانە لای خەڵکی کوردستان بڕەوێنیەوە بەچی دەڕەوێنیەوە پرۆسەکە بە یاسا بکەی پەرلەمان کارا بکەیەوە ئەم کۆدەنجی لە ناوە خۆ دروست بکەی ئەم کێشە و قەیرانە چارەسەر بکەی ژیان و گوزەرانی خەڵک باش بکەی و بە یاسا یعنی دەوڵەتی یعنی سروشتی ئەو دەوڵەتە یان شوناسی ئەو دەوڵەتە بۆ خەڵک و بۆ پێکاتەکان ڕوونکەیەوە ئەو کاتە تۆ دەتوانی قەنەعاتێک بۆ خەڵکی کوردستان دروستکەی کە ئەم ریفراندۆمە بەڵێ بۆ دەوڵەتە بەڵێ بۆ سەربەخۆییە و خەڵکی کوردستان چی دەوێت یعنی وەکو لەگەڵ ڕێزم بۆ نابیناکان لە کوردەواری دەگوترێت لە کۆنەوە ینی کوێرچی دەوێت دوو چاوی ساخ یعنی خەڵکی کوردستان ئەدی دەیان ساڵە سەدان ساڵە خەبات بۆ چێکە ئەو هەموو قوربانی و ئەنفال و کیمیا بارانە بۆچی دراوە ئەگەر بۆ سەربەخۆیی نەبی بەڵام خەڵکی کوردستان دەبی قەنەعاتی هەبی کە ئەم ریفراندۆمە بۆ سەربەخۆییە بۆ دەوڵەتە
ئەمەش بەشێکی لە جێگیرکردنی ئەم پرانسیپانە دروستەبی لە یاساکە بەشێکی ئەو قەنەعاتە لە یاساکە دروستەبی. سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای بەرزت لەگەڵمان بمێنیەوە سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتەن لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە پێکاتوە لە چەند مواصفاتێکی بەرز ئەستوورەکەی 8 ملم و 10 ملم حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0 955 76 50 0 955 76 60. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کا قادر پێش ناوبڕەکە بەڕێستان باستان لەوە کرد دەبێت خەڵکی کوردستان قەنەعاتی پێ بکرێت کە ئەم پرۆسەی ریفراندۆم بۆ سربەخۆیە. من دەپرسم ئێستا بەڕێستان وەکو وەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا و قەنەعاتتان بۆ دروست نەبووە کە ئەم پرۆسەیە بۆ سربەخۆی یاخود گومانتان لێ هەیە لەم پرۆسەیە کە بۆ سربەخۆی نەبێت؟ بەڵێ ئەگە هەنگاوەکان بە یاسایی نەکرێن و ئەگەر ئەم کێشانەی ناوخۆ هەرێمی کوردستان چارەسەر نەکرێ و کۆدەنجێکی جدی بۆ ئەم پرۆسەیە دروست نەکرێ بەڵێ ئەوە گومان لای زۆر خەرک دروستەکە لای منیش کە ئەم پرۆسەیە بۆ سەربەخۆیی نییە. بەڵام ئەگە ئەم هەنگاوانە بکرێ بەڵێ کەواتە بە بۆ چاوەڕێ دەکەین زانێ و هەنگاوانە دەکرێ. بەڵێ کەواتە ئەگەر هەنگاوانە نەکرێ جەنابەت بڕوات بەم پرۆسەیە نیە بەم شێوەیە بەم شێوەیە ئێستا بەبێ ئامادەکاری بەبێ یاسا بڕوا بە پرۆسەکە مەسەلە هەموو کەس بڕوای بە پرۆسەکەیە
هەموو کەس بڕوای بە پرۆسەکەیە بڕوای بە ڕیفراندۆم بە بەڵام ڕیفراندۆم ئامرازە ڕیفراندۆم بەڕاستی ینی ئامانج نییە دەبێت ئاماز لە ڕیفراندۆم بۆ ئێمەی کورد سربەخۆی پێکێنانی دەوڵەتی کوردستان بی بۆ ئەمە دەبی هەنگاوی جدی ببینین خەرچی کوردستان هەنگاوی جدی ببینی یەک لە هەنگاوە جدیەکان کاراکردنەوەی پەرلەمانە بە یاساکردنەوەی پرۆسەکەیە و ئەو پرانسیپانەیە کە دەوڵەتی لەسەر دروستە بی و خاڵێکی تر ئەو کۆدەنجەیە کە تۆ دەبی لە ناوە خۆ بۆی دروستکەی و چارەسەرکردنی ئەو قەیرانانەیە ژیان و بژێوی خەرکە ئێستا لەوەتی ڕیفراندۆمە ینی ینی نەوماڵی کورد هەندەی تر پەرش و بڵاو بووە دووبەرە بە ئەنقەس دووبەرە دروست کراوە بەرەیەک تەخوی نەکرێ بەرەیەک ئیستیفزاز دەکرێ بەس لە بەرەوەی تێبینی هەیە بەس لە بەرەوەی ڕێی جیاوازی هەیە باشە تۆ خەرچی کوردستان مافی خۆیەتی قسە لە چارەنووسی خۆی بکە یعنی حزبێک بەتەنیایە دوو چەند حزب بۆ چیلی خەرچی کوردستان نییە یعنی تۆ پرۆسەیەک ئەنجام دەدەی بۆ پێکێنانی دەوڵەتێک ئەگەر وابی تەوان لە لاوچەیەکی ئاوە ئالۆس ئاوە سەخت لە دۆخێکی ناوخۆی ئاوە سەخت لەم هەموو قەیرانە لەم هەڵوێستەی نێودەوڵەتی کە تا ئێستا پشتیوانی لێ ناکە مافی خۆتە بپرسی ئەرێ چێش خۆمان ئامادە کردووە بۆ ئەم هەنگاوە ئەرێ خۆمان ئامادە کردووە بۆ ئەوەی بەیانی ئەگەر مەترسیە کات گەمارۆیەکی ئابووری هات ئێمە دەتوانین خۆڕابگرین باشە ئەمە خەرچی کوردستان ناکرێ مەسەلەن بۆ نمونە لە بەریتانیا پەرلەمانی بەریتانیا خۆی بە فەرمی ڕازی بوو کە سکۆتلاند ڕیفراندۆم بکە بەڵام سکۆتلاند بە زۆرینەی دەنگ لە ڕیفراندۆمەکە سربەخۆی ڕەت کردەوە باشە بۆ سربەخۆی ڕەت کردەوە گوتی لە ئێستادا جیابوونەوەمان لە بەریتانیا لە قازانجی ملەتەکەمان لە قازانجی سکۆتلاند نییە زۆر باشە لەبەرەوەی خەرچی کوردستانیش دەبێ ببینی زەمینە لە بارە ببینی ئەو هەنگاوە سەرەکەی وەکو نەوتەکەی لێنێ یعنی لە بیرتانە نەوتەکە بە ناوی ئەوەی کە ئەمە دەبابۆت باسکەم بە ناوی ئەوەی کە سربەخۆی ئابووری دروستەکە و بە ناوی ئەوەی کە کوردستان دەخاتە سەر نەخشەی وزەی جیهانی کەچی بینی تا کوردستانی خستە سەرساجی عەلی بینیمان فرۆشتنی نەوتەکە چی لە خەرچی کوردستان کرد لەبەرەوەی خەرچی کوردستان ئامادە نییە جارێکی تر بەڕاستی مغامرە بە چارەنووسی خۆی بکە دەبێت دڵنیابی لە هەنگاوەکان دەبێت دڵنیا من نارێم ئەمە خۆمان بترسێنین نارێم ئەمە مەترسیەکان گەورەکەین نارێم ئێمە ئەگەر ئێمە خۆمان یەکگرتوو بین لە ناوەخۆ خۆمان یەکدەنگ بین لەوانەیە ئێمە بتوانین خەرەبووی زۆر لە مەترسیەکان بکەینەوە بەڵام تۆ لە ناوەخۆ ئەمە دۆخی تۆیە ئەمە قەیرانەکانە ئەمە ژان و گوزەرانی خەرکە ئەمە هەڵوێستی باشە تۆ حەقی خۆتە بپرسی ئەمە وەزعی پەرلەمانە باشە حەقی خۆتە پرسی دەبی هەنگاوی جدی ببینم بۆی قەنەعاتم بەم پرۆسە هەبی زۆر باشە سەبارەت بەڕێز وتت خەڵکی کوردستان و بەڕێزیش گومانت لە پرۆسەکەیە لە سەدا چەند بەڕێزکە قادرعەزیز گومانی لەم پرۆسەیە کە بەم شێوازە ئەم پرۆسەیە بۆ دەوڵەت دروستکردن نییە گومان نییە بەڕاستی نابی وا لێک بدرێتەوە هیچ کەسێک لە کوردستان گومانی نییە یاخود مەبەستم یعنی دژی ڕیفراندۆم نییە بەڵام خەرچی کوردستان دەبی قەنەعاتی بۆ دروست بی کە ئەو ڕیفراندۆمە بۆ سەربەخۆییە بۆ دەوڵەتە ئەمەش بۆ هەنگاوانەی کە من ئاماژەم پێ کرد بە یاسا بکرێ کۆدەنجی بۆ دروست بکرێ قەیرانەکان بۆ چارەسەر بکرێ بەڕاستی ژان و گوزەرانی خەرک باش بکرێت لە کۆبوونەوەی ڕابردووی حیزبەکان بڕیاردرا لەو ماوەی هەوڵ بدرێت ژان و گوزەرانی خەرک باش بکرێ ئەوە ئێستا دەبینی ژان و گوزەرانی خەرک هەندەی تر خراپ بووە ئێستا گەورەتری قەیرانی کارەبا ئاو لە هەولێر و لە ناوچەکانی تر هەیە قەیرانەکە گەورەتر بووە باشە ئەتوو کەی ژان و گوزەرانی خەرک باشەکەی پاشە ئەگە تۆ نەتوانی شێشەی قەیرانی ئاو و کارەبای خەرک چارەسەرکەی نەتوانی کێشەی موچەی خەرک چارەسەرکەی کە لەدەست خۆتە چێ باوەڕت پێ دەکات تۆ دەوڵەتی بۆ دروستەکەی تۆ دەبی ئەم باوەڕە ئەم قەنەعاتە بەم هەنگاوانە لای خەرچی کوردستان دروست بکەیت باشە بەڕێز باسی نەوتەکەت کرد کە وتت میلەتیان خستە سەرسادی عەلی و
دەڵی قەیرانی چارەسەرکردنی موچە دەتوانرێت چارەسەر بکرێت کەواتە پێ دوای ئێستا پارە هەیە و لە موچەی خەڵکی کوردستان زیاترە و دەتوانرێت چارەسەر بکرێت چارەسەری ناکەن بە بۆچوونیەوە بەڵێ ئێستا بەپێی زۆر لە شارەزایان لەو بوارە لە بواری ئابووری پێیان وایە ئێستا داهاتی نەوتەکە و بەرزبوونەوە نرخی نەوت مەسەلەن تۆ سەیرکە کاتێک کە پاشەکەوت کرا نەوت بە 28 دۆلار بوو ئێستا نەوت لە سەروی 50 دۆلارە پاشان ئەرچی شەڕی داعش لەسەر ئێمە بوو ئێستا شەڕی داعش تقریبەن لە کوردستان بەرەو نەمان ڕۆیشتووە جگە لەو بودجەی کە ئەمریکا دەیدا بە هێزی پێشمەرگە ئاوارەی زۆرمان لەسەر بوو ئێستا خەریکە ئاوارەکان دەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان باشە ئێستا بەپێی شارەزایان بەپێی حتا وەزیری نەوتی عێراقی ئەو ڕێژەی نەوتەی کە دەفرۆشرێ بەشی ئەوە دەکات کە تۆ ئەم پاشەکەوتە هەرگری و موچە بگەڕێنەوە دۆخی جارانی ئەمە قەنەعاتی خەڵکە بۆ ناگەڕێتەوە بە دڵنیاییە و خەرک گومانی هەیە بەڵێ ینی ئێستا تۆ دەتەوێت بە خەڵکی کوردستان بڵێ کە موچە و داهات هێرێم زۆر لە موچەی خەڵکی کوردستان زیاتر و دەسەڵاتداران نانەوێت چارەسەری بکەن وایە با ئەو نەوتەی کە دەفرۆشرێ ئێستا بەشی ئەوە دەکات کە تۆ پاشەکەوتی موچە هەڵگری باشە ئەی داهاتی نەوتەکە کە بەرز دەڵێت بۆ میلەت نییە ئەی داهاتی نەوتەکە بۆ کێ ئایا بۆ یەکێتی بڵێن پارتی و یەکێتی یاخود بۆ کێ مەسەلەن ئەگەر بۆ میلەت نییە بۆ موچە نییە بەوەندەی کە لای زانیاریتانەیە دەربارەی پرۆسەکە نا بۆ ئەو موچەی ئێستاش دەدرێیانی ئەوەی کە ئێستاش دەکرێت بەشێکی علاقەی بە داهاتی نەوتەکەوەیە لە داهاتی ئەو نەوتە دەدرێت بەڵام داهاتی ئەو نەوتە دەبی بە شەفاف بی دەبێ هەمووی معلوم بی بۆ خەڵکی کوردستان دەبێ هیچی نەشاردرێتەوە و ئەگەر ئەمە بکرێ شارەزایان پێیان وایە دەکرێت ئێستا موچەی کوردستان وەکو جارانی لێ بێتەوە خەڵکی کوردستان کارمەندانی خەڵکی کوردستان ینی مۆزەفین مامۆسایان هێزی پێشمەرگە شەهیدەکان هەموو خانەوادەی ئەنفال کراوان ینی هەمویان موچەکانیان بۆ بگەڕێتەوە وەکو جاران بەڕاستی ئێستا خەری لە وەزعێکی ینی سەخت دادەژی لەوە ژیان و گوزەرانێکی زۆر خراپ دادەژی لەبەرەوەی دەبی تۆ لەم کاتەدا کە تۆ دەتەوێت خەرک هان بدەی خەرک قەنەعاتی پێ بکەی کە تۆ دەوڵەتی بۆ دروستەکەی ژیان و گوزەرانی باشەکەی ناکری ئێستا تۆ بەم ژیان و گوزەرانە ئەم قەنەعاتە بە خەرک بکەی دەبی ئەم کێشانە چارەسەرکەی ئەم قەیرانە چارەسەرکەی بەڵێ کەواتە بە بۆچوونیەوەی کە پارەیە و نادرێت بە خەڵک ئێستا جۆرێکە لە سزا لەیان دەسەڵاتدارانی هەرێمەوە بۆ خەڵک من بۆم شەرح کردی گوتم ئێستا ینی بە پێی قسەی شارەزایان ئێستا لەبەرەوەی داهاتی نەوت بەرز بۆتەوە لەبەرەوەی بارگرانیەکانی تر لە شەڕی داعش و ئاوارە کەم بۆتەوە ئێستا ئیمکان هەیە کە ئەم پاشەکەوتە کە لە ئەساسە یاسایی نەبوو کە لە ئەساسە ینی هیچ مافی ئەو حکوومەتە نەبوو بڕیان لە موچەی خەرک بدا دەکرێت ئەم پاشەکەوتە هەڵبژیرێت کە ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ خەرک بۆ باشکردنی ژیان و گوزەرانی خەرک خەرک لە ژیان و گوزەرانێکی خراپدایە بەڵێ زۆر باشەوەی کە بەڕێز پێشتر نمونەی کۆمەڵک دامەزراوەک و ستارت فۆرتی ئەمریکی و کۆمەڵک دامەزراوی تر تێناوە کە بەڕێز باس لەوە کرد کاوانە دەڵێن ریفراندۆم لە کوردستانی ساو پرۆسەی کە دەستی پێکردووە بۆ مەسلەی شاردنەوەی دەسەڵاتەکانە بۆ مانەوەش لە دەسەڵات ئەنی بەڕێزت وەکو بۆچوونی خۆشت تەمان قەنەعەت هەیە کە ئەمە بۆ مانەوە لە دەسەڵات و بۆ پەردەپۆشکردنی گەندەڵەکانی ناوخۆیە نازان باش گوێم لە پرسیارەکە نەبوو بەڵێ پرسیارەکەوەی کە پێشتر بەڕێزت باسی کۆمەڵک دامەزراوی نێودەوڵەتیت کرد کە ڕایانوە ئەم ریفراندۆمی کە لە کوردستان ئەنجام دەدرێت بۆ مەسلەی سربەخۆی نییە بۆ مانەوەی لە دەسەڵات بەڕێزیش تەمان بۆ چونت هەیە دەربارەی ئەم ریفراندۆمی ئێستا بەم شێواز و بەم شکڵی ئێستا ئەگەر ئەو هەنگاوانەی باسم کرد ئەو هەنگاوانە نەندرێن ئەگە پرۆسەکە بە یاسایی نەکرێ ئەگە قەیرانەکان چارەسەر نەکرێن کۆدەنجی بۆ دروست نەکرێ ئەوە بەڕاستی منیش نەمەوێت ئەو قەنەعاتە لای خەرک دروستە بی
بەڵێ بەس ئێستا هەمان بۆ چون تێ ئێستا لەم کاتەدا وایە یعنی بەبەستم دەبێ ئەو هەنگاوانە بکرێ بۆەوەی قەنەعەتی خەرک بەو ریفراندۆمە دروست بکرێ کە ئەمە بۆ سەربەخۆیە بۆ دەوڵەتە بەڵێ زۆر ئەم هەنگاوانە زۆر ڕوونا ئەمن ئێستا دووسێ جار ئاماژەم پێ کرد دەکرێ ئەم هەنگاوانە ئەو هەنگاوانە دەست خۆمانە ها یعنی ئەمە شەڵوێستی وڵاتانی دنیا نییە باشایان خراپە ئەمە لە دەست خۆمانە کاراکردنەوەی پەرلەمان بە یاساییکردنەوەی پرۆسەکە چارەسەرکردنی قەیرانەکان دروستکردنی کۆدەنجی باشکردنی ژیان و گوزەرانی خەرک باشکردنی خزمەت گوزارەکان ئەمانە هەموو لە دەست خۆمانەگە هەمووشی نەتوانین دەکرێت بەشێکی هەنگاوی جدی بۆ باوێن لەو ماوەیەدا بەڵێ زۆر باشە دەمەوێت ڕای بەرز سەبارەت بە هەڵوێستەکەی کۆمەڵی ئیسلامی و گۆڕان بزانم کە لە سەرتاوە بەشداری ئەم جۆرە کۆبوونەوەیان نەکرد ئەوەی کە لە مانگی ڕابردوو بەڕێوە چوو چۆن لە هەڵوێستیان دەڕوانی پێ دوای هەڵوێستێکی ڕاست و دروستە دەربارەی مەسەلەی ڕیفراندۆ ئەوە هەڵوێستی خۆیانە بەڕاستی بێگومانەوەیان پێیان وابوو پرۆسەکە پرۆسەیەکی یاساییە دەبێت لە پەرلەمان سەرپەرشتی بکرێ ڕاستە حیزبەکان ڕۆڵیان دەبی لەم پرۆسەیە پشتیوانی ئەم پرۆسەیە دەکەن بەڵام نابی ئەم پرۆسەیە بە حیزبی بکرێ ئەوان لەسەر ئەو بنەمایە بەشداری کۆبوونەوەکەیان نەکرد بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسەلەی هەڵوێستی وڵاتان پێشتر باز دەکاندێک لە بەرپرسانی هەرێم پەیوەندیان بە وڵاتانەوە کردووتیان ئەم ریفراندۆمە بۆ سربەخۆی نییە بەڕێز هیچ زانیاریی وات بیستووە کە کۆمەڵی بەرپرسی باڵا پەیوەندیان بە عێراق و بە وڵاتانی تریشەوە کردبێکم بۆ سربەخۆی نییە بەڵکو بۆ کۆمەڵی کێشەی ناوخۆیە هەڵوێستی وڵاتان هەمووی ڕاگەیەندرا هەر لە ڕۆژی دووەمەوە دوای ئەوەی کە ڕۆژی ریفراندۆم دیاری کرا زۆربەی وڵاتەکە هەڵوێستی خۆیان ڕاگەیاند ئەمان دژی ریفراندۆمەکە هەڵوێستیان ڕانەگەیاند بەڵام گوتیان کاتەکەی گونجاو نییە ئێمە پێمان وایە دەبی ئێستا بەڕاستی یەکێتی عێراق بپارێزرێ و ئەو هەنگاوە لە ئێستادا ئاڵۆزیمان بۆ دروستەکایان دوورمانە خاتەوە لە شەڕی داعش یعنی ئەمە خۆی لە خۆی ئەوان پشتیوانی لێ ناکەن ئەمە ڕاگەیەندرا ئەمە لە ئەمریکا لە رووسیا لە ئەڵمانیا لە فەرەنسا لەتەوە یەکگرتووەکان و دوجار لە یەکێتی ئەوروپا لە هەموو بەڕەسمی ئەو هەنگاوانە ئەو هەڵوێستانە ڕاگەیەندرا زۆر باشە بەڵام لەگەرەوەش بەڕاستی ئەمە ئەگەر خۆمان لە ناو ڕێگەم بدا ئەگەر ڕێگەم بدەیت فەرموو ئەگەر ئێمە لە ناوخۆی خۆمان یەکگرتوو بین یەک هەڵوێست بین ماڵی خۆمان ڕێک بخەینەوە کێشە و قەیرانەکان چارەسەر بکەین ژیان و گوزەرانی خەرک باش بکەین و هەنگاوەکان بە یاسایی بکەین بەڕاستی فاکتەری زاتی گرنگە لەم هەنگاوە فاکتەری زاتی ملەتان یەکێکە لە مەرجەکانی سەرکەوتنی ملەتان بە تایبەتی لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی لەبەرەوەی دەکرێت زۆر لە هەڵوێستی لە هەلو مەرجە بابەتێکە کەم بکەینەوە قەرەبوو بکەینەوە بەڵام ئەگە هەڵومەرجە بابەتێکە زۆر لە قازان زمان نەبییان پشتیوانیمان لێ نەکا و لە ناوە خۆشمان ئەوە وەزعمان بی بە دڵنیاییەوە ئاستەنجی گەورە بۆ ئەم پرۆسەیە دروستە بی بەڵێ زۆر بە کورتینی و خولەکی تر سەبارەت بەوەی پرۆسەکە چۆن سەرکەوتوو دەبێت بەوەکو دواوتەش زۆر بە کورتی بێ سوپاس دەکەین وابزان زۆرم باس کرد بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەڕێز قادر عەزیز ئەندامی مەکتەبی سیاسی کێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاسی بەڕێزتان دەکەین کە لەگەڵ مام و سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارەنم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ